بەناوی خوای بەخشەندە و میهرەبان ئەوڕۆ کە لە پیاوەکی زۆر گەورەمان لەدەستدا ئەویش جەنابی ئۆمەراوەیی سورچی بوو سەرۆکی عەشیرەتی سورچی و سەرۆکی پارتی پارێزگارانی دیموكراتی کوردستان کە هەموو ژیانی خۆی لە پێناوی خزمەتکردنی خەڵک تارخان کردبوو لە پێناوی نیشتیمانەکەی و کوردستانەکەی و لە پێناوی دەڤەری سورچیاتی و خەرکی کوردستان و بە عێراق و جیهانیش بگرە ئۆمەراوە ئەو کەسایەتیە بوو کە هەمیشە زیندوو دەمێنێتەوە لە ناخ و دری هەموو مرۆڤەکی نیشتمان پەروەر و کورد پەروەر ئۆمەراوە پێشمەرگە بووە و لە سارەکانی شێستەکانە بەشداری زۆربەی شەڕەکانی کردیە پاشانیش لە بەهاری 1991 دەورێکی زۆر بارز و گرنگی هەبوو لە ڕاپەڕینە مەزنەکەی خەرکی کوردستان پێشی هەمومان بیر لەوە بکەنەوە بەرژەوەندی خۆتان بەلانێن بەرژەماندی نیشتیمانەکەتان هەربژێرن بۆ ئەوەی کوردستانێکی سربەخۆ ببینم خۆسکا ئەو کوردستانی ئەو دەویست بە چاوی خۆی ببین بە دەوڵەتی کوردی زۆر مەبەستی بوو بە چاوی خۆی ببینی بەری 3 ڕۆژ 4 ڕۆژ لە پێشێستا من لە خزمەتی دابووم بە منی گۆگۆتی بەس بە چاوی خۆم بمدیت بە کوردستان سربەخۆ باە من چم نەدەویست هیچ شتێکم لە دنیای ناوێ بەس ببینم کورد پاسەپۆرتی خۆی هەبی لە دەوڵەتان بە ئازادی لە خۆمان بسوڕێنەوە بە ئازادی سەردانی دەرەوە بکەین مام ئۆمەراوە دوونێکە لە سەعات 6 بەیانیەوە تووشی هەندێک نەزیفی گەدە بوو دواز دەگرێ لە دەوری سەعات 11:30 دڵەکەی ڕاوەستا ئەو پیاوە گەورە و ئۆمەراوە تەمەنی گەیشت بە 83 سال لە ساڵی 1933 لە گوندی كەڵەكین سەر بە ناحی خەلیفان لەدایک بووە